بیرۆکانی عزیز سڵاوتان لەبێت بەڕێزان لە ستودیۆکانی هەولێرەوە لەگەڵتانین لە ڕوودا و مێژووی ئەمجارە میوانداری زۆر بەڕێز دکتۆر جەبار قادر پرۆفسۆر لە مێژووی نوێ و هاوچەرخی کورد و ئەندامی کارای ئەکادیمیای کوردمان کردووە بۆ وەڵامدانوی ئەم پرسیارانە و گفتوگۆ لەسەر چەمکی مێژوو و کورد پەیوەندی کورد بە مێژوو. دکتۆر گیان زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو. زۆر سپاس. دکتۆر گیان بەرلەوەی چینە سەر ئەوەی کە مێژوو لە کاری سیاسی لای ئێمە چۆن نووسراوەتەوە و چۆن کەوتۆتەوە پێم خۆشە لەسەر چەمکی مێژوو وەک بەڕێستان وەک پرۆفسۆرێک لە بواری مێژووە قسەیەک هەیە سەبارەت بە پەیوەندی کورد بە مێژوو وتەیەکی فۆکۆیامایە ئەڵێت گەلی کورد و گەلی فەڵەستین لە دەرەوەی مێژوون. ئەم قسە چەند قسەیەکی زانستی یاخود ئاماژەیەکی سیاسی و ئایدۆلۆژیە ئایا بەڕاستی کورد لە دەرەوەی مێژووە؟ بەڵێ زۆر سپاس. من پێم وایە ئەو قسەیە بۆ تا ئاستێکی زۆر قسەیەکی دروستە و من وا دەزانم نزیکەی سەدە و چارەکێک دەبێت کورد هەوڵەدا بێتە ناو مێژووە. من لە هەندێک نووسین ئیشارەم پێ کردووە لە کاتی ڕاپەڕینەکەی شێخ عوبەیدەڵڵای نەهریەوە دەتوانین باس لەوە بکەن هەوڵێک هەیە بۆ ئەوەی بێتە ناو مێژووە. ئەگینا سەردەمەکانی تر بەڕاستی ئەوەندەی خەڵک ورد دەبێتەوە لە مێژوو دەبینێت کورد هەمیشە لە پەراوێزی مێژوودایە لە ناو ڕووداوەکانی مێژوودانێت. تەنانەت ئەگەر کەسێکی کوردتوانی بێ بە کەراکتەرێکی سەرەکی یا لە دەرەوەی کوردستان بووە یا لە ناو گەلانی ترابووە. لێرشدا مێژونووسێکی ئەرمەنی ڕۆژهەڵات ناسێکی ئەرمەنی گەورە ئۆربیلی دەڵێ کورد گەورەترین ڕۆڵەکانی خۆی لە ناو میلەتانی تراوند کردووە. جا تۆ سەیری ئەو کەسایەتیانە بکە کە لە مێژووی مرۆڤایەتی یا دەورێکی گەورەیان بینەوە بە ڕاچەڵە کورد بوونە هەمیشە لە دەرەوەی کوردستان توانیویانە ئەو کارە بکەن. ئەمە ڕەنگ بێ پرسیارێک دروستکە بۆ نەیان توانیوە لە کوردستان دروستکەن. ئەگەر بەسەر سەردەمەکانە باز دەین بینە سەدەی 20 سەرەتای مێژووی ئەوەی کە نوێ مێژووی هاوچەرخی پێدەڵێن بزە ئەو هەموو خوێنەوارە کووردە ئەو هەموو ئەفسەر و ئەوەی کووردە لە ئەستەموڵەوە هاتن کەچی هەموو کەس لە سلێمانی خۆی پێ نەگیرایەوە کە حکوومەتێکی کوردی هەبوو هەموو چوونە بەغدا. لە بەغدا هەوڵیاندا لە زۆر بواری حکوومەتی دەوڵەتی عێراقدا ئەوان بەدامەزرێنەر و بنیاتنەری ئەو لایەنانە دادەنرێن. ئەمە پرسیار دروستەکە بۆ ئەمە نەیتوانێت کەواتە زەمینەیەک هەیە و پێم وایە ئەو پرسیارە وەڵام نەدراوەتەوە ئایا هاتووەتە ناو مێژووە یا هێشتا لە دەرەوەی مێژوودایە. خەڵکێک هەیە بەداخەوە هەوڵێکی زۆر دەدرێ مێژوویەکی ئەوەی کە حەزی لێ دەکەی ئەوەی کە خەونی پێوە دەبینی مێژوویەکی وا دروست بکرێ و ئەمەش کێشەیەکی زۆر گەورە لەگەڵ خۆیان دێنێ ئەوەی کە پێی دەڵێن پند لە مێژوو وەربگیری ناتوانانی پەندی لێ وەرگیری چکە تۆ مێژوویەکی دروستکراو پێشکەشی خەڵکەکەی مێژوویە کە لە واقعا ڕووی نەداوە. کۆمەڵێک کەسایەتی پیشان دەدەی کە ئەو کەسایەتیانە بەو شێوەیە نەبوونە کە تۆ باسییان لێوە دەکەی و ئەمەش ئەو دەرفەتە لە بەردەم نەوەکانی داهاتوو و لە بەردەم ئەو نەوانەی کە پێش ئێمەش بوونە لە نێو دەبا کە بتوانن کەڵک و پند لە مێژوو وەرگرن. مێژوو دەزانین ینی ئەگەر سەیری مێژووی کورد بکەین و بیش و بهێنین بە دەریایەک یا ئۆقیانۆسێک من دەتوانم بڵێم چەند دوورگەیەکی زۆر بچووک لەو مێژووە نووسراوەتەوە و ئەوانەیش زۆر جار کردار و ڕووداوی زۆر وەکو دەڵێ چارەن و ساز نەبوونە وەکو ئەو ڕووداوە گەورانەی کە لە مێژووی مرۆڤایەتی و لە مێژووی کوردستانیشە دەرکەوتووە. دەزانین مێژوو جاران پێیان دەوت زانستی زانستەکان هیچ شتێک بوارێک نییە لە ژیاندا لە گەردووندا مێژووی تایبەتی خۆی نەبێ هیچ زانستێک نییە مێژووی تایبەتی خۆی نەبێ. مێژوو نووسێکی گەورەی ئێمە مێژوو وەکو خوێی چێشت تەشبیه دەکات کە لە هەموو ژێکە مەسەڵەن مێژووی فیزیا هەیە مێژووی چیمیا هەیە مێژووی گەردون هەیە مێژووی ئاین هەیە مێژووی کۆمەڵایەتی هەیە شارستانیەت هەیە مێژووی زمان هەیە هەر بوارێک کە بتەوێ قسەی لێ بکەی هونەر هەیە مێژووی تەلەڤیزیۆن هەیە هەر بوارێ بتەوێ قسەی لەگەڵ لەسەر بکەی مێژووی تایبەتی خۆی هەیە. باشە کەواتە ئەم قسەی فۆکۆیامە ئەتوانین بڵین بە جۆرەکان حقیقەتی تایە بەوەی کە کورد ئەگەر مێژوو بازنەیەک بێ کورد پێیشی لە ناو بازنەی و پێیشی لە دەرەوەی ینی وەک ئاماژە پێ بڵێ من پێم وایە هەوڵێکی زۆر هەیە لە کۆتایی سەدەی 90ەوە لە چارەکەی
چوارەمی سەدەی نۆزدەوە کورد هەوڵەدا بێتە ناو مێژووە تاوەکو ئێستا ڕنگ بێت لە دوای 1991ەوە بتوانین باس لەوە بکەین کە ئێمەوە ئێستش دەبینین ینی لە دووسێ پارچەی کوردستانە ینی کورد وەکو ئاکتەرێک ینی بۆ یەکەمین جار ڕنگ بێت لە مێژوودا بەو شێوەیە هەڵسو کەوتکار ڕنگ بێ ڕخنەمان زۆر بێ قسەمان زۆر بێ لەسەر ئەم بابەتانە بەڵام بووە بە کاراکتەرێک و دنیا باسی دەکا و دنیا ناتوانێت بەدی ینی پشتگوێی بخاوەکو وەکو جاران ئەگینا جاران زۆر بین ینی من هەموو کەسێک حەز دەکا ئەو مێژوەی کە خەونی پێوە دەبینێت دروست بک بەڵام کە نەبوو کێشەیە دروستیکەی کە تۆ مێژووی سەدەکانی ناوەڕاست دەبینیتەوە جارێ مێژووی کۆنی ئێمە یعنی بە تەواوەتی دەستکاری نەکراوە دەستی لێ نەدراوە وەکو ئەرزێکی نەکێڵەراوە مێژووی ئەوەی کە شوێنەوار ناسی ئەم کوردستانە کە لانکەی شارستانیت بووە لانکەی مرۆڤایەتی بۆ وا بڵین مرۆڤ لێرە پەیدا بووە کشت و کاڵ لێرە پەیدا بووە شۆڕشی کشت و کاڵی لێرە ڕوویداوە بەڵام تۆ تاوەکوی ئێستا لەم کوردستانە کۆمەڵی خەڵکی بیانی و ئەوروپی نەبێت کە لە وەختی خۆی داهاتوونە هەندێ ینی ئەرزیان هەڵکۆڵیوە بەدوای شوێنەوارە گەڕاون هەندێک شتیان ڕوون کردوتەوە ئیتر بەهۆی شەڕی چەکداریەوە تەوان ئەو دەرفەتەیش لە نێو چوەر زیاتر لە 50 ساڵە ئەو پرۆسەیە ڕاگیراوە ئەجنا بۆیە کۆمەڵی زۆر پرس هەیە تاوەکو ئێستا هیچ وەڵامێکی نییە لەلای ئێمە قسەیەک هەیە لەسەر ئەگەر بابەتەکە چڕکەینەوە لەسەر باشووری کوردستان دەوترێت لە 2030ەوە ئەم گەلە ئەتوانێت بۆی هەیە بێتە ناو مێژووی تر لێەوە خەریکە دەسەکات بێتە ناو مێژووە ئەوە چەند ڕاستە ئایا ئەکرێ ئەمە بە دەرفەتێکی بە قۆناغێکی گرنگی مێژووی گەورە ناوبەرین کە ئیتر کورد خەریکێتە ناو من پێم وایە مەزان باشووری کوردستان ئەگەر بە پانتایی و بە ژمارەی دانیشتوانی لەگەڵ بەشەکانی تری کوردستانە ڕنگ بێ نەگەورەترینیانە نە ئەوەیە بەڵام باشووری کوردستان هیچ نەبێت لە 100 ساڵی ڕابردوودا زۆر چالاک بووە زۆر هەوڵی داوە و زۆر لە هەوڵەکانی هەڵبەتە سەرکەوتو نەبووە تووشی شکست هاتەوە بۆ ئەوش کۆمەڵێ هۆی بابەتی هەیە کە ئینسان دەتوانێت باسی لێوە هەرە گرنگەکەیان پەیوەندی بە بنیاتی کۆمەڵایەتی کوردی وایە مەسلەی عشیرەتگەرێتی و بنیاتی عشیرەتی کە لە کوردستانە هەیە بەڵام لە 61ەوە تۆ دەتوانی ینی ئەو پرۆسەیە کە هەندێ لە کوردناسان باسیەوەیانە کرد پرۆسەیەکی بەنەتەوە بوونی کورد دەستی پێ کردووە کە هەر بۆ خۆیان دەڵێن لە نەوەتەکانەوە بە پێچەوانەوە ئەو پرۆسەیە وەرگەڕاوە مثلەن من بۆ خۆم بیرمە چکە لەو سەردەمەیە ژیاوم هەرچی ئەو یادەوەری وشتانەی کە پەیوەندی بڵێن بە کوردایەتی بەوە هەیە پەیوەندی بۆ ڕووداوانەوە هەبوو کە مەسەلەن لە مێژووی ئێمە بە شۆڕشی ئەیلودا بەڵام لە دوای نەوەتەوە تۆ پرۆسەیەکی پێچەوانە دەبینی گەڕانەوە بۆ ناوچەکان بۆ لەهجەکان بۆ بنەماڵەکان بۆ عەشیرەتەکان واتە دابشکردن و ئەوە ئێستا لەم سەردەمەیە ئەوەی کە پێش 50 ساڵ تۆ دەتوانی بیکەی پیاوێک لە بادینانەوە دەهات ئامر بەتالیۆن بوو لە گەرمیان ئێستا سەرۆکی زانکۆیە کە باڵاترین ناوەندە ئەگەر خەڵکی شارەکە نەبێ قبول ناکرێت ئەمە جۆرێکە لە پاشەکشە بەڵێ پاشەکشەیەکی زۆر گەورەیە ئەمە پرۆسەیە کە دژی ئەوەی ئەو پرۆسە نۆرماڵی کە دواتر چینە سەر وردەکاریانە زۆر ئێستا پێم خۆشە پرسیاری ئەو بکەم کەواتە ئایا ئەکرێ بڵین مێژووی کورد نووسراوەتەوە یا شتێک هەیە بە نێوی نووسینەوەی مێژووی کورد ئەگەر هەیە ئەو بەرهەم من دەڵێم هەندێ هەوڵ هەیە کە ئێمە باس دەکەین باز بەڕاستی لە سێوە چە دەکەین کە باس لە مێژوو نووسی باسی شەرەفخانی بەتلیسی دەکەین شەرەفنامە کە بە باوکی مێژووی کووردا دەنرێ و بۆ کاتی خۆی لە چوارچێوەی مێژووی خۆیدا هەڵبەتە کاری مێژووی شوایە تۆ دەبێ هەمیشە لە چوارچێوەی کات و شوێنی خۆیدا هەڵی سنگێنی و بینرخێنی ئەگنا ئەگەر بە چاوی ئەمڕۆ سێریکەی ڕنگ بێ قسە زۆر هەڵگرێ بەڵام بۆ ئەو کاتە هەموو ئەو مەرجانەی کە لە کارێکی زانستی بە ستانداردەکانی ئەو سەردەمە جارێکی تر دەڵێمەوە لە کتێبەکەی شەرەفخانی بەتلیسیدا ئامادە بوون دوای شەرەفخانی بەتلیسی ئێمە نزیکەی زیاتر لە 300 تێدەپەڕێ هەندێ مێژوونووسی لۆکاڵمان هەیە لە ئەردەڵان و لە کوێمەلا مەحمودی بایازیدی و ئەوانە بەڵام ناتوانن ئەو پرۆسەیە بەردەوام بکەن هەتاوەکو محەممەد ئەمین زەکی دێتە کایەوە محەممەد ئەمین زەکی کە خولاسەی کورد و کوردستان دەنووسێ ئەمە ئەبێ بە نیشانێک تاوەکو ئەمڕۆ
کتێبێک نهاتووە جێگەی بگرێتەوە هەڵبەتە زۆر لە دیدەکانی محەممەد ئەمیزەکی گۆڕانکاریان بەسەرهاتوە لێکدانەوەی تازە تۆ ڕووداوی تازە سەرچاوی زۆر بووە بەڵام ناتوانین کەس لە دوای ئەو درێژی بە پرۆسەکەی بەڵام تۆ لە دوای ئەوە کتێبێکی تر نییە ئاماژەی پێ بکەی کە باس لە هەموو مێژووی کورد و کوردستان بکە وە کتێبەکەی محەممەد ئەمیزەکی لە شەستەکانەوە وەچەیەکی تر دروست بووە وەچەیەکی تر دروست بووە بەڵام لێرەدا پرسی مثلەن تایبەتمەندێتی اختصاص دەست پێ دەکە مەسە وەکو جاران تۆ ناتوانانی لەسەر هەموو مێژوو بنووسی سەردەمی تەبەری و ئیبن الئەثیر و کێو ئەوانە نەماوەت کە تۆ بتوانانی لەسەر هەموو مێژووی مرۆڤایەتی بنووسی یا لەسەر هەموو مێژووی کورد بنووسی لەبەرەوەی تۆ یا لە بواری مێژووی کۆندا یا لە بواری مێژووی سەدەکانی ناوەڕاستدا مێژووی نوێدا مێژووی هاوچەدا لە مێژووی ئیکۆنۆمیدا یا مێژووی کۆمەڵایەتیدا یا لە مێژووی سیاسیدا یا لە مێژووی ڕۆژنامەگەریدا تۆ دەتوانی کار بکەیت چونکە سەردەمەکە سەردەمی پسپۆرێتی و سەربدەمی تایبەتمەندێتیە بەڵام وەکو ئاماژەم پێکرد لە دەستپێکی قسەکانمە ئەگەر مێژوونووسی کوردی یا هیستۆریگرافیا ئەوەی کە بڵێ نووسینی مێژوو کە ئەگەر لە ناو کووردا بشوبهێنین بە دەریایەک چەند وەکو وتم چەند دوورگەیەکی زۆر بچووک دەبینین کە زۆر کەمن کە ناتوانن تینوێتی ناتوانن وەڵامی بەشێکی کەم لە پرسیارەکان بدەنەوە زۆر باشە قسەیشتر هەیە لەسەر مێژووی کوردەوەی کە ئەم مێژووە کورد خۆی نەینووسیوەتەوە ئەوەندەی کە ڕۆژهەڵات ناسەکان یاخود بڵێم ئەوانی دیدێن لەسەر کورد لەسەر ئەمنەتەوەی مێژووی ئەمنەتەوەی نووسنەوە ئایا بە بڕای تۆ ئەوەی کە مێژووی کوردی نووسیوەوە ڕۆژهەڵات ناسەکانن یاخود پێغەمبەرەکانن یاخود نوێنەرانی وڵاتە کۆلۆنیاڵەکانن یاخود وڵاتە داگیرگەرەکان ئەوانەی کە نەیاری کورد بوون چی ئەرکی نووسینەوەی ئەم مێژووی لە ئەستۆگرتووە خەڵکێکی زۆر جیاواز خۆیان باقت مێژووی کوردەوە مەژغوڵ کە ئەو شتێکە لە کارەساتەکانی کووردە زانستی ڕۆژهەڵات ناسی زانستێکی تازەیە یعنی ئەگەر ئێمەینکەن بەڵام ئەوانەی کە لە سەرەتاوە هاتوونە ئەوە گەڕیدەیەک بووە بازرگانێک بووە لە دواییدا مەسەلەن سیخوڕی دەستگایەکی نهێنی بووە پەیامبەری یەکێک لە کەلیسەکانی مەسەلەن ئەوروپا بووە ئەمانە هەموو هاتوونە و لە دیدێکی هەڵبەتە لە عەقڵێکی ئەوروپیانەوە کە سەیری کۆمەلگایەکی مەسەر ڕۆژهەڵاتی کردووە ئەو بۆ خۆی ئەو شتانەی نووسیوە وەکو خۆی لێ تێگەیشتووە لە تەکە ئەمانەدا کۆمەڵێ خەڵکی تر هەبوو کە ئەمە نووسەرانی دەرباری دەسەڵاتدارەکانن چی سەردەمی عوسمانی چی سەردەمەکانی بڵین سەفەوی قاجاری کێ ئەوانە لە ئێرانە بەڵام هەری خراپ ئەوەیە کە لە سەردەمی دەوڵەتی نەتەوە کە لە ڕۆژهەڵاتە کوردستاندا بەشکرێ بەسەر چوار دەوڵەتە و لە هەر یەکێ لەم دەوڵەتانە ماکینەیەکی گەورە هەوڵە درێ بۆ ئەوەی مێژۆکە بشوێنێ لە تورکیا هەموو کەسێک دەزانێ کابرایەک جارێک کۆڕێکیان کردبوو دەربارەی مێژووی کورد و توی وەڵی من شتێکی ئەو تۆ دەربارەی وەکو پسپۆر بان کراوە هەڵبەتە شتێکی ئەو تۆ دەربارەی ئەمە نازانم بەڵام یەک بابانێک دەناسم کە لە ئەستەمبوڵە ئەمە وەختی خۆی دەڵێن ئەمە ئەسڵی کووردە یعنی هەموو زانیارەکەی ئەوە بووە لە عێراقدا کۆمەڵێ لەو ئەفسەرانەی کە بەشداریان کردووە لەسەر کوردکردنی ڕاپەڕانەکانی کورد لە دواییدا کتێبیان لەسەر مێژووی کورد نووسیوە لە مێژووی کلاسیکی عەرەبیدا طبعا کۆمەڵشتی زۆر سیر لەسەر کورد نووسراوە یعنی بە زۆر شتیان شوبهاندووە بەس کەم بە بەشەریان شوبهاندووە بۆنمونە مەسعودی پێی وایە کورد لەبەرەی جنۆکەی بەڵێ کە مەسعودی وایە وتبێ لە دەمێکی مێژووی زۆر کۆندا بە سیر ئەوەی لە شەستەکانە ئەم قسە کراوەتەوە لە هین بۆ نمونە کابرایەک هەبوو پارە ئەمریخای کرد ناوی ڕەشید الفیل بوو کتێبێکی نووسی بوو دەڵێ کورد لە دیدی زانستەوە من هەرچەنم دەکرد ئەم ناونیشانە تێناگە باشە کورد دەبێ جیاوازی چی بێ لەگەڵ خەڵکی ترا بۆ ئەوەی لە دیدی زانستەوە سیر بکرێت ئەبێ کائینێکی بوونەوەرێکی زۆر جیاواز بێ لەبەر ئەوە کاتێ ئەمری خوای کرد عینەن ئەو مەسلەیە کە ڕووەدا لە مێژوو ئێمە ڕۆژانە دووبارە بێتەوە هەر کەسێک دەمرێ دەبکرێ بە فریشتە نووسەرێکی گەورەی عێراقی فریشتە ئاسا شتێکی زۆر هینی لەسەر نووسی بوو منیش وتم هەموو شتێک ئینسان وەکو دەڵێ ئەوەی کە دەمرێ دەبێت ڕەحمەتی لێ بکەیت و هین بەڵام ئەی کتێبەکەی
کورد لە دیدی زانستەوە بۆ ئەوەیان چی بڵێن هەڵبەتە کە بڵاو کرایەوە لە ڕۆژنامەی زەمانە کابرا جوابی نەدایەوە هیچی نەوت تێگەیشت کە دەبێ مەبەستم چییە مەبەستم ئەوەیە ڕاستە تۆ سەیری لایەنە باشەکانی بکە بەڵام ئەوەشی کە کردووە ئیشارەتێکی پێ بکە من ناڵێم بڕۆ تەشیری پێ بکە ئەوەی پێ بکە بەڵام پێڵێ لە تەک کارەکانیدا ئەم پیاوە ئەم کارێکی کردووە کتێبێکی واشی نووسیوە کە هەوڵی داوە شتێک دەربارەی کورد بنووسێ جا ئەمە نمونەیەکن لەگەڵ کۆمەڵی ئەفسەرە مەزە جاری وا هەیە ئەفسەری دەستگاکانی ئەمن و مخابرات لەسەر کورد کتێبیان نووسیوە ئەوە لە سووریا ڕووی داوە لە عێراقشا ڕووی داوە و لە ئێرانیش هەڵبەتە ڕووی داوە ئەمانە هەوڵیان داوە داوە لە چوارچێوەی پێش ئەوانەی ئینگلیزەکان ئەدمۆنز و مێجەرسۆن و کێوکێکە لە دواییدا بوونە بە کوردناسی ناودار و ئەمانەش بە شێوازی خۆیان وەکو نوێنەری کۆلۆنیالیزمی بریتانی و ئەوانە کە هاتوونە شتیان نووسیەوە بەڵام لە تەکەمانەدا کۆمەڵی ڕۆژهەڵات ناس کۆمەڵی کوردناس پەیدا بوونە ئەمانە هەوڵیانداوە بە شێوەیەکی تر کار بکەن بابەتیانەتر بەڕاستی ئەو کوردناسانە بەعزێکیان زۆر کەسی لە خۆ بردن چکە تۆ دەزانی من بۆ خۆم بە ئەزمون ئەو قسەیە دەکەم ئێمە لەگەڵیان بووینە چکە من لە مۆسکۆ خوێندومە لەگەڵ پرۆفسۆر لازارێف سەرپەرشتی دکتۆراکەی کردوم لەگەڵ هەسراتیان یاریت مەدەری بووە ئەوەی کە لەسەر کوردی دەنووسی ئیتر وڵاتەکان غەزەبیان لێ دەکرد مثلەن ئەوەی لەسەر عەرەبی بنووسیا دەیتوانی سەفەر کا بۆ وڵاتە عەرەبیەکان زمانی عەرەبی بە باشی فێر بێت سەرچاوە عەرەبیەکان بە باشی بەکاربێنێ زۆر قوڵتر لە مێژووی عەرەب و لە ژیانی عەرەب بکۆڵێتەوە تورک هەر بە هەمان شێوە فارس بە هەمان شێوە بەڵام ئەوەی خەریکی کووردە بوو لە هەموو ئەو وڵاتانە قەدەغە دەکرا جا ئێمە بازجار لێمان دەپرسین باشە ئێوە بۆ فێری کوردی ناب ئەو چۆن ئێمە فێری کوردی بن بۆ هیچ وڵاتی ئێمە ناتوانن بەداخەوە هەمویان کاتێتوانیان بێنە کوردستان ئیدیق لە لێواری وەکو دەڵێ قەبر بوون و نەیانتوانی ئەوە ببوورە دکتۆر بەدەر لە هەڵی ئەو مێژنووسانەی دەرەوەی کورد دیارە لە بەرامبەرەوەی کە مەسعودیمان هەیە لازاریفمان هەیە بیرروسکیمان هەیە ئیسماعیل بێشکچیمان هەیە کە ناکرێ وەکو مێژونووس بەس کەسێکە داخۆشی لە قەزای کورد و ئەوەکات لە بەرامبەر ئەم شێواندنی کەسێتی و شوناسی ئینسانی کووردە مێژنووسانی کورد خۆمان چی کراوە بۆ پڕڕاستکردنەوەی ئەو شێواندن قوربان پەیوەندی بە دوو سێشتەوە هەیە یەکێکیان وتەیەکەیە دەڵێ مێژوو بەبێ بەڵگە و بەڵگەنامە و دەکومێت نانووسرەوە ئێمە میلەتێکین دەتوانین زۆر شانازی بۆ بکەین کە کەس نییە ڕنگ بێ وەکو ئێمە بێ ئەرشیف و بێ بەڵگەنامە بێ ئەمە لایەنێکێتی لایەنێکی تری کۆمەڵێک کەرەستە هەیە مێژوونووس بەبێ ئەو کەرەستانە ناتوانێت کار بکە جگە لە بەڵگەنامە کەرەستەکان کە میتۆدی لێکۆڵینەوە بزانێ بەداخەوە زۆر لەوانەی کە خەریکی مێژووی کورد بوونە کە دەگەڕێیتەوە دەبینی بە زیاتر لە بنەمادا شاعر بوونە خەریکی شعر و شتیوا بوونە بە شعر ڕێزم هەیە بۆ هەموو شاعران بە شعر مێژوو نانووسرێتەوە مێژوو واقعەتێکی زۆرەوێ یەکێک لە شتەکە گرنگەکانی تر ئەوەیە زانینی زمان یعنی بەبێ زانینی کۆمەڵێ زمان تۆ ناتوانانی وە تایبەتی مێژوو ئەوەیە تۆ دەبێت لە ئابووری هەندێک شت بزانی لە سۆسیۆلۆجیا شت بزانی دەربارەی زمان ئاگاداریت هەبێت لە مێژووی ئاینەکان شت بزانی ئەمە ڕنگ بێ زۆر لە بابەتەکانی تر تۆمە ئەگەر ماتێماتیک بخوێنی پێویستیت بەمانە هیچی نییە بەڵام مێژووی مرۆڤایەتەکان بەگشتی و مێژوو بە تایبەتی بەبێ ئەوەی ئەم شتانە جا زۆربەی هەرە زۆری یعنی تۆ کەسێک دێ باسی مێژووی میدیەکانەکە و کوردنەوەی میدیەکانەوە ئەوانە باشە هیچ یەکێک لە زمانە کۆنەکان نازانێت چۆن دەتوانێت لەم بارەیەوە بڕیارێ بدا ئەڵمانی نازانێت فەرەنسی نازانێت ئینگلیزی نازانێت کە باشترین بەرهەمەکان بەمەزانێت جا لەبەر ئەوە مرۆڤ دەتوانێت بزانێ یان لەو مەسلەیە تێبگە کە مێژوونووسانی ئێمە بۆ هەموو زانکۆکانمان خەریکی مێژووی میرنشینەکانن بۆ هەموو زانکۆکانمان خەریکی ئەم 100 ساڵەی دوایین بەوەشی کە لێرە دانیشتووە قسە دەکات بەەوەی باسی خەڵک نەکەم باسی خۆشم بکەم بۆ خەریکی مێژووی 100 ساڵی ڕاستە لەلایەنێکەوە جۆرێک بوو لە بربەرەکانی چونکە وەکو دەڵێن ململانەیە کە بۆ خەباتێک کە بۆ هینێکە بوو هەوڵە درا
ئەمە وەکو دەڵێ پاشخانێک فکری بۆ دروست برێ زانیاری پێشکەش بکرێ بەڵام لەگەڵ ئەوەدا بۆیە نەمانتوانیوە ئێستەیش مەسەڵەن هەموو ئەو سەرچاوە بیانیانە کە لەسەر کورد دەنووسێن دەبینیتەوە زۆر کەم دەبینی ئیشارەت بۆ سەرچاوەیەکی کوردی بکرێ کە بایەخی ئەوە نەزانیاری تێدا هەبێ کە ئیشارەی بۆ بکرێ بەڵام نابینی کتێبێ لەسەر وڵاتێکی عەرەبی نووسرابێ ئەگەر کۆمەڵێ سەرچاوی عەرەبی بەکارنەیە نابێ لەسەر تورکیا نووسرابێ ئەگەر کۆمەڵێ سەرچاوی تورکی بەکارنەیە نابێ. باشە دکتۆر لە ئەوە بارەدۆخێکە مێژووی کورد چی بەسەری یا با بڵێم چ وێنایەک بۆ ئینسانی کوردی یەکرێکە تۆ بەبێ بەڵگەودی کۆمنت بەبێ ئەرشیف بێ دیسانەوە پتێوە شوناسی خۆت پیشانی ئەوانی تر بێ مێژووی خۆت نووسیتەوە بوار هەیە بۆ نمونە دەربارەی مێژووی کۆن ئەوە یعنی ئێستا بەشی شوێنەوار ناسی و ئەوانە پەیدا بووەوە ئێمە دەبێت کۆمەڵی خەڵکی شوێنەوار ناس وە بەڕاستی شتی دڵخۆشکەر هەیە هەندێک گەنجمان وە خەریکن پێدەگەن و لەو بوارەدا هەندێک کاریان کردووە و پێم وایە ینی پێشببینی ئەوە کرێ بتوانن لەو بواردا مێژووی ئیسلامیمان ئەوەی کە تاوەکو ئێستا دیراست کراوە چەند کەسێک نەبێ کە هەوڵیان داوە شت پێشکەش بکەن ئەوی تر تەنها کۆکردنەوەی ئەو دەق و زانیاریانەیە کە لە سەر چاوە کلاسیکی عەرەبیەکانە هەیە زۆر جار بەبێ هیچ لێکدانەوەیەکی زانستی ئەوەی پەیوەندی بە مێژووی هاوچەرخەوە هەیە ئێمە دەتوانین بۆ نمونە ئەمڕۆ لە جیهانی ئەمڕۆدا مێژووی زارەکی هەیە و ئێمە لە ڕێگەی مێژووی زارەکیەوە دەتوانین زۆر لەو پرسانە بە تایبەتی ئەم ڕووداوانەی کە لەم 40-50 ساڵی دواییدا ڕوویداوە کۆمەڵێ زۆر خەڵک بەشداریان تێدا کردووە و هێشتا زۆربەیان زیندون لە ژیانان لێرە مەترسی هەیە هەڵبەتە لەگەڵ بیرەوەریەکانە مەترسی ئەوە هەیە کە ئەمانە بە شێوەیەک بیگێڕنەوە بۆ نمونە مثل ئێمە کە بڵێن یەکێک لە قوتابیەکانمان کە داوای لێ ئەەکەین لەسەر مێژووی زارەکی بنووسێ یەکێک لە داخوازیەکان ئەوەیە مەسەلەن نەچێت لە کادری حزبی و ئەمانە ڕێزم هەیە تەوەن بۆ هەموو کادرێک حزبی بەس چونکە ئەو کە قسە دەکا بیر لەوە دەکاتەوە ئایا ئەم قسەیە ئەگەر بڵاو بکرێتەوە زیان بە حزبەکەی دەگەیەنێ بەزیینی حزبەکەی لەبەر ئەوە ڕنگ بێ نەتوانێت هەموو ڕاستیەکان وەکو دڵی ئەوێ بەڵام پیاوێکی سادە کە لە خۆپیشانداکانی هەشتاکانە بەشداری کردووە ئەو زۆر بە ئاسایی دەڵێت لەکوێوە هاتن کێ هات کێ شەڕی کرد کێ گیرا کێ برا ئەمانە ڕنگ بێ زۆر ئەو ڕەنگە بێمە بەستانە قسە بێمە بەسانە زۆر باشە دکتۆر ببەخشە پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوامین بەڕێزان پشوویەک و دواتر ئەگەڕێنەوە وڵاتن.